ماڵی زەینەب مستەفایە لە قەزای کفری سەر لە ئێوارەی ڕۆژی یەکشەممە لە کاتێکدا سەرقاڵی کردنەوەی بەربانگ دەبن بەڵام لە پڕ کاتێشایەک خۆی دەکات بە ماڵیاندا. بەهۆی کاتێشاکەوە برایەکی زەینەب کە باری دەرونی تەواو نییە و لە ژوورێکی جیاوازدا بووە بریندار دەبێت. گوێم لە ساڕۆخەکە بهات ئیتر گوێم لە ساڕۆخەکە بی گەرەک بێم بۆ دەشت هەتا من هۆڵەکەم بڕووی بهات بە ناو متبەخەکە ئەو تەقیوە ئیتر تەقیوە ئیتر چاو نەیدی حەوشێمە یەک پارچە دووکەڵ و هین چی داروبەر دۆبان سەرایەوە بی خاسیانە کرد گشتی هاتە حەوشەوە. ئێوارەی ڕۆژی یەکشەمە بە دوو کاتێشە هێرش کرایە سەر قەزای کفری و هێزە ئەمنیەکان دوای هێرشەکە دەستیان بە لێکۆڵینەوە کرد. بە پێی لێکۆڵینەوە سەرەتاییەکان کاتێشەکان لە ناوچەی دەربەنتاڵەوە نراون بە قەزاکەوە لە نزیک ئەو ناوچەیە داعش جوڵەی هەیە و گومانەکان تا ئێستا بۆ ئەوانن. هەموو دەستگا ئەمنیەکان لە دوێنێ ئێوارەوە دوای ئەو ڕووداوە هەمووان لە لێکۆڵینەی تەواوەکەین بۆ ئەوەی بگەێنە نەتیجە. شوێنی ئاراستەکەی خۆرئاوای کفریە لە نزیک دەربەنتاڵە کەوێتە نێوانی کفری دووس خوورمات و دیارە لەوێ بۆشایەکی ئەمنی هەیە کەوێتە بینی هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقی هەروها داعشیش بە ئاڵاسپیەکان کە لەو سنوورە ناسراون چالاکیەکەن لەو سنوورە لەوێەوە ئاراستەی ناو شاری کفری کراوە. سەرباری ئەو پێشێلکاریە ئەمنیی ڕوویدا بەڵام ژیان لە قەزای کفری هاوشێوەی ڕۆژانی پێشووتر ئاساییە. ئەو ناوچانی و دوو لە کاتوشەکە بەر شاری کفری کەوتووە نزیکە لە 14 ڕەبایەی هاوبەش لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق. لێرە پرسیارەوەتانی ئایا ئەو تیرۆریستانە چۆن دزیان کردە ئەو شوێنە چۆن توانیانە بۆ ماوەیەکی کاتی منەسەی کاتوشەکان دابن و دوو لە کاتوشە ئاراستەی شاری کفری بکەن. ناوچەکانی غەڕە و پەڵکانە لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی 2017ەوە داعشیان تێچووە. ئەم ناوچانە نزیکن لە قەزای کفریەوە بۆیە خاڵی سەربازی لە دەوروبەری قەزاکە دانراوە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، قەزای کفری.